بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی گشتی و مافی دەنگدان و بەرپرسیارەتی دەنگدەران و خەڵکی کوردستان سبەی چی بکە کە ڕۆژێکی زۆر گرینگە تا 4 ساڵێک دووبارە نابێتەوە. دوو میوانی زۆر چاک و بێزمان هەیە، مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید هەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و مامۆستا عومەر گوڵپی هەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان. زۆر بەخێر بێن، سوپاسیان بەدەمتان. سپاس دەکەین. هەم ئەویش هەندامی سەرکردایەتی هەم منیش پەرلەمانتار تا کاندیدی داهاتووی ئەنجومەنی نوێنەران پەنامان لە خزمەتای مامۆستا سبەی ینی چۆن دەیبینی ڕۆژێکی چۆنە بۆ خەڵک؟ بەناوی خۆی بەخشم دەمێرەبان سبەی 11 باش ئەو ڕۆژەیە دەسەڵات کەوتوتە بەر قەرەوڵی هاوڵاتیان. ئەو هێزە سیاسیانەی کەوا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا 6 موچەی موچەخۆرانیان خوارد، 360 نوع زەریبیان بەسەر خەڵکا سەپان، بەنزینیان بەبێ کوالیتی بە 900 دینار و بە 1000 دینار بە خەڵک فرۆشت. زۆرێک لە خەڵک زەرمەند بوو لە بەنزینەکەی ئەوان و فیتپەمپی سووتە. ئەو نەخۆشانەی کە چاویان کوێر بوو بە دەرزی، ئەو هاوڵاتیانەی کەوا حەبی ئەکسپایر و دەرمانی ئەکسپایریان درایە، ئەو بارگرانیە بەسەر شانی خەڵکە هاو لەلایەن ئەو دەسەڵاتەوە بوو کە سبەینی 11 کەوتۆتە بەر قەرەوڵی ئەوانەی دایانەوێت تۆڵە بکەنەوە. تۆڵەیەک بکەنەوە کە ئەو دەسەڵاتە بهێنە لەرزە، بیخەنە هەزە و بیخەن بە عەرزە بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە جارێکی تر بیر نەکاتەوە لەوەی کە سزای هاوڵاتیان بدا. خۆ ئەگەر پێچەوانەکەی بوو هاوڵاتیان دیسان پشتگیری دەسەڵاتیان کردەوە بە زۆرینە، ئەوە گلەی لە حاڵی خۆیان، لە دەستی خۆیان، لە فکری خۆیان، لە ڕێی خۆیان بکە. بۆیە هیچ کات بەقەدەر سبەینێ فرسەتی بۆ دروست نابێت تا 4 ساڵی تر. جات تا 4 ساڵی تر پرتەوبۆڵە هیچ دادی نادا. سبەینێ دادی ئەدا ویژدانی خۆی ئاسوودەکە، ویژدانی بەرامبەرەکەی ئاسوودەکە کە ئەوە دەسەڵات تۆ سزای مندا، ئەوە منیش ئەمڕۆ سزای تۆدا. بۆیە لە دوای سبەینێ، لە دوای سەعات 6 سبەین ئیتر کەس بۆڵە بۆڵ نەکە، کەس نەڵێ بەنزین بۆ گران بووە، کەس نەڵێ بۆ ئاو نییە، کەس نەڵێ بۆ کارەبا گرانە، کەس بۆ نەڵێ موچە بڕینتان ئەو دەسەڵاتە بووە. 6 موچەتان لێ بڕاوە ئەو دەسەڵاتە بووە. موچەی مانگی 9 وەرنەگرتووە لە عێراق، موچەی مانگی 11 وەرەگیرێ ئەو دەسەڵاتە بووە. بەنزین گرانە ئەو دەسەڵاتە بووە. دەرمان نییە ئەو دەسەڵاتە بووە. نەخۆشخانە خراپە ئەو دەسەڵاتەیە. تربیە شکستی خواردووە ئەو دەسەڵاتەیە. ئەرزە وەرنەگرتووە ئەو دەسەڵاتەیە. هەرچی شتێک ڕووی داوە لە وڵاتە ئەو دەسەڵاتەیە. ئەو دەسەڵاتە هاتوۆتە بەردەس بۆ ئەوەی بە دەنگێک تۆڵەی لێ بکەیتەوە. اینجا خۆت و غیرەتە تۆڵەی لێەکەیتۆ فەرمو ئەوە هاتوۆتە بەردەس بە دەست و قاز بەسراوی، چونکە ناتوانێت هیچکار لە بەرامبەر دەنگی تۆ. اینجا ئەگەر تۆڵەشی لێ ناکەیتۆ گلەیی لە کەس مەکە خۆت نەبێت. بابچین لای مامۆستا بزانیش بە ڕۆژی تۆڵە مامۆستا دانیشتوە خێربەی ڕۆژی تۆڵە ناوی دەبەی بەچی ناوی دەبەی بەڕێزش لە ماوەی ڕابردوو ئیشی زۆر کردووە لەسەر ژیانی خەڵک، لەسەر موچە، لەسەر بێکاری، لەسەر هەژاری، لەسەر کارەبا. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەوان سپاس کە حاکیم بەخێر بێت مامۆستا. طبعا سبەینی 11 ڕۆژێکی زۆر گرنگە. ئێمە لە هەرێمی کوردستانەوە لە هەر پارێزگایەک ژمارەیەکی دیاریکراو نوێنەر ئەنێرین بۆ بەغدا بۆ ئەوەی لەبری ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسە بکەن، بڕیار بدەن، یاسا دەرکەن، بەرگریمان لێ بکەن. و بەداخەوە من لە ڕابردووە تێبینی شتێکم کردووە، ئەویش ئەوەیە ڕێژەی دەنگدان و دەنگدەران بۆ پەرلەمانی کوردستان زیاتر بووە لە ڕێژەی دەنگدان و دەنگدەران بۆ پەرلەمانی عێراق. ئەمە هۆکار هەبووە لە ڕابردووە لەبەرەوەی مەسەلەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەمتر پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەبووە، پەرلەمانی کوردستان پەیوەندی زۆری هەبووە. بەڵام ئێستا بەتایبەت لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کە زۆرینی شتەکان لە بەغان لە بەتایبەت پەیوەندیدار بە یاسای بودجە و موچە و بودجەی خەڵکی کوردستان و بەتایبەت موچە و بابەتەکانی سوتەمەنی، ئەمە مەفروض وایە هەموو هاوڵاتیەکان بدا سبەینە بچە بەشداری بکە و تەنانەت بە ڕێژەی زیاتر لە پەرلەمانی کوردستان. بۆچی؟ چونکە سبەینێ ئێمە ئەتوانین نوێنەرانێکی ڕازگۆ و دڵسۆز بنێرینە پەرلەمانی بەغدا و نوێنەراتیمان بکەن لەوێ نوێنەراتی ئەم ستەمانە بکەن کە مامۆستا ئەحمەد باسی کرد. مەسەڵەن ئاشکراکەیان موچەیە و ئەگەر نا دەیان ستەمی تر. مەسەڵەن لە کەرکووک
لیترە بنزین ئۆتۆمبیل دەستیەکەوێ بە 450 دینار باش بۆ ئەم لیترە بنزینە لە کوردستانە بە 1100 دینارە یعنی بۆ سەبەب چییە 500,000 بەرمیلیان چیلێکت کەوەریان گرت بەناوی سینا ئەمەیە بابەتەکە ئەگەر ئێمە پەرلەمانتاری دڵسۆزمان هەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکی کوردستان بۆ نمونە یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە لە بەغداوە لە ڕێگەی وەزارەتی نەوتی بەغداوە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی بەغداوە بە دوواداچوون کە بۆی ئەم 50,000 بەرمیلەی کە دەسەڵات لە کوردستان هەموو ڕۆژەگەلی ئەداتەوە و نایدا بەسۆمە و بەناوی پێداویستی ناوخۆوە فشارکە بۆی پێمان بڵێن ئەم دەسەڵاتی لە کوردستانە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم یا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژانە ئەم 50,000 بەرمیلە چی لێەکە ئەمان لێرە لە کوردستان بە بەغدایان وتووە ئێمە ئەم 50,000 بەرمیلە بۆ خەڵک بەکارێنین زۆر باشە کوا نەوت بە نرخی حکومی بۆ خەڵک کوا بنزین بە نرخی حکومی بۆ خەڵک کوا گاز بە نرخی حکومی بۆ خەڵک لەوەش خراپتر ئەی داهاتی ئەمەی کە بە تیجاری بە خەڵکی ئەفرۆشن پارەکە چێتە کوێوە نابێت دیار بێ نابێت بچێتە وەزاری دارایی مەسەن بۆ نمونە خەڵک بنزینە کڕێ لە نەوتی خۆی بنزین دروست کراوە لە پاڵاوگەی کە پارەی دزراوی ئەم میلەتە دروست کراوە ئەگەر نا پارتی و یەکێتی پاڵاوگەیان لەکوێ بوو یا و کۆمپانیانی زیک لەوانن پاڵاوگەی عێراق بوو کردیان بە خۆیان و هەیە عێراقیش هەیە هەیە هەشە بە پارەی دزراوی ئەم میلەتە دروست کراوە یەک پاڵاوگە 2.5 ملیار دۆلاری تێچووە پارەیەکی زۆر زەبەلاحە پارەی موچەی 3 مانگی موچە خۆران باشە مەفروض وایە نەوتێک کە نەوتی خۆمانە لە بەغدا گل دراوەتەوە بۆی پێداویستی بەرهەمی ناو خۆمان بۆ بەرهەم بێنن مەفروض وایە ئەم نەوتە ببێتە بنزینی هەرزان و نەوتی هەرزان و گازی هەرزان کەچی لە هەرێمی کوردستان حکوومەتی ماوە بەسەرچووی پارتی و یەکێتی نەوت و بنزین و گازمان بە نرخی بازرگانی پێفرۆشنەوە لەوەش خراپتر ئەم پارە بازرگانی کە ئەی دەین لە بری ئەمانە هەرسێکی مەسەڵەن هاوڵاتیەک بەرمیلە نەوتی کڕێ بە 104,000 ئەم 104,000 ناچێتە خەزێنەی گشتی با ئەگەر ئەم قسەی ئێمە وانە با وەزیری سامانە سروشتیەکان بێت پێمان بڵێ لە ماوەی زیاتر لە مانگێکی ڕابردووە هەموو ڕۆژە 50,000 بەرمیل نەوتیان گلداوەتەوە چیان لێ کردووە فرۆشتویانە بە خەڵک بە نرخی بازرگانی ئەی پارەکەیان چی لێ کردووە یعنی نە نرخەکە بە نرخی حکومی بە خەڵکە درێ و نە پارەکەش کە بە بازرگانی بە خەڵکی ئەفرۆشن پێداویستی ناوخۆیان بۆ دزی ناوخۆی ینی ئەو 50,000 بەرمیل دۆسیەی نەوت لە کوردستانە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە دۆسەی تاڵانی بووە تۆ تەماشاکە بەغدا بەم نەوتەی کە پێدەین لەگەڵ 120 ملیارە لانی کەم بەم سۆگەری موچە دەیاتێ ماوەسا ئەحمەد خۆ ئەگەر ئەو کێشانە نەبێ لە ڕابردووە ئەوە ئێمە حەقی خۆمانە داوای کۆی پشکی بودجەی هەرێمی کوردستان بکەین کە مانگانە زیاترە لە 1,600 ملیار دینار کە بەشی موچە بە تەواوەتیەکە پرۆژەکان و بەگەرخستن بە هەموو بوارەکانیەوە و پرۆژەکانی وەبەرهێنانیش بە 3-4 عنوانی بودجەی جیاجیا کە هەمانە لە بەغدا کەچی ئێستا ئێمە دوو مانگ جارێکیش موچەکە وەرناگرین بە سەبەبی ئەم سیاسەتە چەوتەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەردوو لایەنی دەسەڵات بۆیە سبەینێ بۆ هاوڵاتی گرنگە دووش دەتوانێت بکە یەک ئەم ستەمەی لە کوردستان هێڕەتی کاتەوە وە بیسەلمێنێ کە بەڕاستی پارتی و یەکێتی لە بەغدا نوێنەراتی ئەوان ناکەن نوێنەراتی دوو کۆمپانیا بازرگانیەکەن و ئەوەی لە بەغدا ئەیکەن هیچ پەیوەندی بە ژیانی خەڵکەونیەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەتوانێ خەڵات و پشتگیری و دەستخۆشی لەو هێزانە بکە کە بەرگری لەکەن دەستخۆشی لە کۆمەڵی دادگەری کوردستان بەڵێ لە لیستی کۆمەڵ کە هەمیشە لە سەنگەری خەڵکا بووە لە کوردستان و لە بەغدا هەمیشە پاڵپشتی خەڵک بووە و بۆ پەرلەمانتارەکانی بەڕاستی پەرلەمانتاری ئەو چینە پلیشاوی خەڵکن کە زۆرینەی زۆرن دیفاعیان لە سوتەمەنی لە ئاو لە ژیان لە کارەبا لە هەموو ئەم بابەتانە کردووە سەرڕای بابەتی پەیوەندیدار بە ئاین و ڕەوشت و بە هەواڵەکانی هاوڕەگەزبازی داخست کێوەی کردووە وایە یەکەم فەزلی خۆی گەورەیە دوام ئێمە کە ئەتوانین ئەو کارانە بکەین بە پشتیوانی دەنگدەرانمانە ئێمە لە پەرلەمان لە خولی ڕابردووی پەرلەمانە دوو شتمان کرد کە لە مێژووی پەرلەمانە شتیوان نەکراوە یەک یاسایەکمان بەلایەنەکانی دەسەڵات ڕاگرت کە بڕگە و مادەی تیا بوو دژی دینی خەڵک دژی بەها باڵەکان دژی ڕەوش دژی خێزان واگەر ئەو یاسایە بۆ جۆرە تێپەڕیایە معنای وایە ڕێک بە تەواوەتی لە خێزان درابوو لە کوردستانە یاسایەکە هەموار یاسایەکیان بە ناوی توندوتیژی خێزانی هێنا بۆ پەرلەمان کە فەزلی گەورەی بۆ پەرلەمانتارێنی کۆمەڵە گەڕێتەوە کە ئەمە
دەنگدان بە کۆمەڵکە ئێمە هەر کەسێک پشتگیری کردوین طبعا ئێمە ئەومان بۆ هەموو کوردستان کردووە بەوانەی دەنگیان پێداوین و بەوانی دەنگیان پێدان تەنانەت بە خێزانی مسلمان و نامسلمانیشەوە ئەوەی کە خێزانی مەبەستە بۆیە هەر کەسێک پشتگیری کردوین ڕاستە و خۆ پشتگیری کردووە لەو کارە باشانە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ڕێکخراوێکمان سپاس بۆ خوا داخست لە ڕێگەی مەحکەمەوە لە ڕێگەی پەرلەمان لە ڕێگەی فەرمانگەی ڕێکخراوەکانەوە کە هاوکاری خەڵکی تریشیاد و بەتایبەت فەرمانگەی ڕێکخراوەکان کە ئەم ڕێکخراوە بە ئاشکرا دەدانە ساڵ کاریەکرد بۆ ئاساییکردنەوەی هاوڕەگەزبازی ئێمە ئەمەمان نەئەتوانی بکەین تەنها و بە تەنها پاش فەزلی خوای گەورە بە پشتگیری دەنگدەرەکانمان. کاک حەکیم ئێستا من کە من پەرلەمانتار نیم طبعا دەرچوون بۆ خولی شەشەمین پەرلەمانی کوردستان بەڵام سوێندی یاساییم نەخواردووە ناتوانم بچم دیفاع لە خەڵک بکەم ناتوانم نوێنەرایەتی خەڵکە ناتوانم بە ناوی خەڵکەوە قسە بکەم تەنها کاتێک دەتوانم کە خەڵک متوانم پێ بدا. بۆیە گرنگە سبەینێ خەڵک بچێ دەنگ بدا و پشتیوانی ئەو لیست و هێزانە بکە کە دیفاع لە ژیانی و لە دینی باشڵاوسیم لێ مامۆستا ئەحمەد واز ناکەی زۆر تووڕێ لە سەرات مامۆستا عومەر وەڵا دەستی خۆش بە هەمومان تووڕێی تووڕێیە فەرموو مامۆستا حەکیم ینی ئەگەر خەڵک لەسەر چی تووڕێی بڵێ هەڵوێستی نەبێت باشە من لەسەر خەڵک ئەمری دەستگیرکردنم بۆ دەرچووە وایە لە هەموو عێراقا لە 32 مەتار و منفەزی حدودیا قاچاق مێسە تەنیا لەم سلێمانیاتوە لێی پەشیمان نیم مامۆستا نەوەڵان نەک لێ پەشیمان نیم 100 ئەمریترم بۆ دەرکەن حل خۆ پێشتریش هەڕەشەی کوشتنشت لێکرا وایە لە خۆی پێشوو ئەوە بە دزیوە هەڕەشەی کوشتن و دەرماوە چی و ئەوانیان کردووە فەرمان دەستگیرکردنەکە ئاشکرا دەستگیرکردنەکەم ئێستا بەڕەسمی 32 مەتار و منفەزی حدودی لە من قاچاقە هەموو خەڵگەزانێکم لەسەر ئەوان وام لێ هاتووە ئەگەر خەڵک بێ هەڵوێس بێ من نەتوانم دیفاعی لێ بکەم ئیتر خەتای خەڵکە خەتای من نییە من ئازادی خۆمم کردووەتە ڕەهینە بۆ خەڵک ئەو دەسەڵاتە حیچی پێ نەکرا لە بەرامبەر منە محاولەی ئیغراکردن کرد بە پارە محاولەی فشاری دەرونی فشاری سیاسی هەرچی جۆر فشار هەبوو کردی ئیسفادەی نەبوو ناچار پەنای بردە بەر ئەو دەسەڵاتی دادوەریەی کە بە ئیزنی ئەڵڵا یەکەمیش مەچم لە بەغا لەگەڵ دەسەڵاتی دادوەری عێراقا باسی ئەم دەسەڵاتەکە بوو هەرچی تۆهمەکان هەیە کە بۆ منیانین کردووە ئەیکەم بە عەرەبی و ئەیەم بە فایق زێدان ئەڵێم دەسەڵاتی دادوەری لە کوردستانە ئاوا حکومەکە بە هەموو عێراقیەکان ئەڵێم بە هەرچی حاکم و ئەوەی حرفێکی قانونی بزانێ ئەڵێم دەسەڵاتی کوردی ئەمە قەزاکەیەتی لەسەر سێ توهمە کە یەکێکیان وتومە فەرمانبەرانی هەرێم لە نێوان حکوومەتی بەغدا و حکوومەت هێرێما بوو نەتە قوربانی ڕێگەمەیان بۆ تەرجەمەکەم ئەوەی لەسەر من وتراوە ڕێک تەرجەمەیەکەم ئاوایە خەمە بەردەمی ئەو فایق زەیدانە ئەڵێم تۆ ڕئیسی سوڵتەی قەزایی لە عێراقا ئەمە دادگاکان هێرێم ئەمە حاڵیانە سەبارەت بەوانی تر تەمانەوە سەبارەت بە نەک پەشیمان نیم تووڕەیی و بڵێ نەک پەشیمان نیم 100 ئەمری دەستگیرکردنم بۆ دەرکەن 100 حکمم بۆ دەرکەن حەزەکە ئیعدامێکیشی لە پاڵا دەرکەن لەمەی کە ئێستا هەم پاشەکشە ناکە داکۆکی لە موچە بۆ ئەوەی ئەگەر پاشەکشەم کرد ئەمە بێتە ماڵ لەسەرم لە ڕوون دوای نەڵێ رادیۆ نەڵێم رادوێ بۆ ئەوەی قەت نەڵێم رادوێ نەک ئەمرێک دوان و سیان و 100 حکمی بێ بە ئیعدامێکیشی بخە رادیۆنی لای مامۆستا ئەحمەد رادیۆشتیوە لای من ناخۆ چونکە تەبعم وایە مەشهور من بەوەی عینادی سیاسی هەر لەزەت لەو عینادیە بینم کاک حەکیم ئەوە خاڵی یەکەم زاگە دژی ستەمیش بێ زۆر چاکە ئەوە ئیتر کاک حەکیم لە ڕاستیە ئەوەی کە خەڵک بەرامبەر بە من لە ئەنجامی دوای بەدایبەتی ئەو سکاڵایە کە ئەو عەتف و سۆزەی خەڵک لە هەر سێ پارێزگاکەی هەرێم لە سلێمانی و لە هەڵەبجەکە و لە هەولێر و لە دهۆک و حتا لە کەرکووک کە عەتف و سۆزیان دەربڕیوە منیان زیاتر ڕقەست و تر کردووە بەرامبەر بە ئەو دەسەڵاتە و بە ئەو ئەمری دەستگیرکردنە ئەوە سەبارەت بەوە بۆیە هەر من تووڕە نیم کاک حەکیم مامۆستا عومەری زۆر تووڕێ بەڵگا مامۆستا هەموو هاوڵاتیان تووڕەن باوەڕ ئەەکەی ئەوانەی کە قسەمان لاکەن سەر بەهێزەکانی دەسەڵاتن تووڕەن ئەوان یعنی تووڕەیی ئەوان گەیشتووەتە چڵەپۆپە بەس ناتوانن دەری بڕن لە پوچەڵە دەرکەوت لە پوچەڵە بینیت قەبارەی کورسیەک نزیکەی 38,000 کەس پشتی یەک کورسی خۆ ئەگەر فشاریان لەسەر نەبووە بە دڵنیایی و ئایاندا بەو کۆمەڵە خەڵکەی کەوا دیفاع لەوانەکە بۆیە دڵنیام
بەیانیش هەندێک خەڵک وای لێەکە کە هی ئەو هێزانەیە هەر هینێکی پوچەڵ کە سبەینێ ڕوەدا هی ئەو دوو هێزەیە بەس ناتوانێت دەنگ با بە هێزی سیاسی دیکە بەس خۆماوسا دەرفەتیش نییە ئەم لە دەنگدانی تایبەت تۆ هێزی چەکداری فشاریان لێ کردووی ئەوە سپەی هەیە وەرە تۆڵی خۆت بکەوە بە خزمە و کەس و کار ئەوە گرنگە خۆی نەیتوانیوە بە خێزانەکەی بە براکەی بە خوشکەکەی بە کوڕەکەی بە کشەکەی بە خزمەکەی بەوەی ئەتوانێت قەناعەتی پێ بکە سبەینێ تۆڵە لە دەسەڵات بکات بڵێ وەکو من ناتوانم قوتم بەدەستی ئەو زاڵمانەیە تۆ ئەتوانی تۆڵایان لێ بکەیتەوە بۆیە ئەوەی کە ئێمە بۆ یەچین کاک حەکیمیان یەکەم سەبارەت بە قەزای سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە ئەوە یەکێک بێت لە ئیشەکانم لەگەڵ هاوڕێکانم لە بەغدا چکاو ئیشە بە تەنها ناکرێت من تەبیعەتیشم وان نییە بە تەنها هەموو شتێک بڵێم هەموو شتێککردم هیچ سۆپەرمانێ ناتوانێت بکە ئەوەی لە بەغدا ئەبێت هاوکارمە بێ لە بابەتی ئەو قەزیە ئەوە یەک تیم دروستەکەین و بۆ یەچینە مەیدان اینجا محکمە ئیتیحادی بێ اینجا سوڵتەی قەزایی بێ اینجا محکمەی ئیداری بێ ئەوەی مخالفەی قانونی بە قانون چاکرێ ئەیکەی مەسەلەن بەنسبە بۆ مەسەن ئەو خەڵکەی کە لێرە بازرگانە نایڵن بازرگانی بکە هەموو ڕۆژی کێشەیەکی بۆ دروستەکەن شتیانێ لە بەسرەوە هەرزانترەکەوێت تاوەکو لە حدودەکانی هەرێمی کوردستانە بۆیە ئیشی دووەممان ئەوە بێت کە بارگرانی لەسەر ئەو خەڵکە کەم بکەین و بتوانین بزانین ئەم قەزیەیە بۆ وای لێەکەن پارتی وێکێتی بۆ ینی عسکەریان هەیە مەمەڕی عسکەریان هەیە بۆ گومرگ نادێ بیر لەوەکەینەوە کە ئەتمەتەی گومرگی لە هەرێمی کوردستانە ڕەبتی بێ بە مەرکەزەوە یەک سیستەم بێ یەک سیستەم بێ بۆ ئەوی نەتوانێت زی و گزی و فزیە بکەن تاوەکو سەرانە نەمێنێ بە سەرانە نەمێنێ کاک حەکیم مامۆستا عومەرجان ئێستا ئەو فلێکسانەی کە لەم شارە و لە شارەکەی تر شێوەی شاریان ناشرین کردووە هەمووی موچەی خەڵکە هەمووی پارەی خەڵکە هەمووی داهاتی خەڵکە داویانە بە فلێکس بۆ ئەوەی هاوڵاتی دیسان بڕوە دەنگ با بەو کاندیدانەی کە سبەینێ پارەی لێزن و موچەی نانی وڵی ژمارە ئەو فلێکس شتانە ئەوە زۆرە ئەگەر خەڵک پارەش بدۆزێتەوە ئەوەی لێ ناکە کاکە پارەیەکی زەبەلاح تەرخان کراوە بۆ ئەو فلێکسانە بۆ ئەوە خەڵکە بزانێت چەند فلێکس بای موچەکەی ئەوەیە هەموو هاوڵاتێک ێستا ئەزانێ موچەکەی دراوە بە فلێکس موچەی بەشێکیان دراوە بە کڕینی دەنگ کە لە تایبەتەکە بینیمان موچەی بەشێکیان دراوە بە بەرنامەی سۆشیال میدیا و بەکارهێنانی ئەو پەیجە ساختە و سێبەرانەی کە دژێمە بەکاریهێنە بۆیە خەڵک چاک بزانێ ئەوە ئیشی دووەمان بۆ بازرگانەکەن فەرمانگە ئیتیحادیەکان کۆمەڵە فەرمانگە هەیە بێ ئیتیحادی بن مەسەلەن ڕاستە و خۆ موچەکانیان سەر بە ئیتیحاد بێ هیچ پێچووینێکی تێنەکەوێ لەگەڵ هەرێمە هەموو جارێک گزی و کێشە و مشکلایان بۆ دروستەکەن بۆیە ئەوەی پێمان بکرێت لە بەغدا بە تیمێک بە ئیستیشارە لەگەڵ مەجموعەیە قانونیە ئینشاءڵڵا جێبەجێ ئینشاءڵڵا مامۆستا باسی و تۆڵەیە بکەی کە بڵێن دەنگدەری تایبەت دوێنێ دەنگدەری تایبەت دەنگیدا لە سەدا حوتی دەنگدەرانە تەبەن ئەوە ئاماژەیەکی زۆر گرنگە پوچەڵ مەبەست ناڕازایەتی ئەوە سەرەتا ئەوەی زۆر گرنگە هەموو هاوڵاتی و هەموو دەنگدەرێک بیزانێ ئەوەیە بێجگە خوای گەورە هیچ کەس نازانێت بە هیچ هۆکارێک بە هیچ ڕێگەیەک کە لەسەر ئەو فۆرمە دەنگی بەکێداوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و ئەبێ هاوڵاتی وشیار ئاگادار بێت دەنگەکەی خۆی بەوەی هێندێ هەڵەوە پوچەڵ نکاتەوە یەک مۆر لە یەک لیست بدا لە لای ڕاست یەک مۆر لە یەک کاندید بدا لە لای چاپ ئەمە زۆر گرنگە بۆی بە پوچەڵ حساب نەبێت وەکو دەنگی دروست بەڵێ وەکو دەنگی دروست ئەوە خاڵی طبعاً ئێستا هێندێ شایعە و هێندێ چاوەشەکاری بڵاوەکەنەوە بۆ ترساندنی خەڵک مامۆستا ئەحمەد مەسەلەن کۆپی کارتەکەت بێنە مەسەلەن ئەزانین لەکوێ دەنگە دەی ئەزانین ئەگەر دەنگمان پێ نەدەی پێ ئەزانین یا ڕستمان بۆ بگرە لە ڕاستیە ئەمە بێجگە خوای گەورە هیچ کەس نازانێ هاوڵاتی دەنگی بەکێداوە بێجگە لە خوای گەورە وجدانی خۆت هیچ کەسێکی تر چاودێر نییە بەسەرەوە بۆیە ئەمە ئەبێ هاوڵاتی زۆر بەباشی ئاگادار بێ بە چاواشەکاری و بە قسەی ناڕاست و درۆدەلەسەی دەسەڵات لایەنەکانی دەسەڵات باوەڕ نەکا بەڵام ئەوەی لە دەنگدانی تایبەت ڕوویدا فشار لێکردن بوو بۆ ئەوەی هێزە تایبەتەکان بچن وێنەی دەنگدانەکەیان بگرن طبعاً زۆرینەی زۆریان ئەوەی توانیوێتی وێنەی نەگرتووە بەڵام زۆرینەی زۆریان وێنەیان گرتووە دوای وێنەگرتنەکە هاتوون چەند مۆرێکی کەیان لێداوە و بە پوچەڵ ئەژمار کراوە ئەم پوچەڵە
کە نزیکەی 38,000 سەرای فشار سەرای چاوسورکردنەوە ساڕای ئەو هەموو ڕێگانەی فشار بەکاریان هێناوە بەڵگەی ئەوەیە ناڕزایەتی گەورە تەنانەت لە ناو بنگوێی خۆیانە هەیە لە ناو هێزە چەکدارەکانە هەیە کە ئەو هەموو زوڵ مستەمەکەن کە هێزە چاکدارەکان زۆر جار ئەسڵەن هەر بە تەسکەی لە ساسەتی خۆیان نەبێ دانامەزرێن مەسەن 10 ساڵی شەبێ هیچ گەنجێکیان بە شێوەیەکی عادیلانە دانەمەزراندووە بەڵام دامەزراندن بۆ میلیشای تایبەت بە خۆیان کراوەیە کەچی لەناو ئەو هێزانەشە هێشتا دەنگی پوچەڵ بە قەبارەی کورسی باسی گەنجان توانەوە چڕۆڵێک ببین بەڕێز پێشتە ئیشی زۆرت کرد بەسەر گەنجی بێکار دامەزرانی فەرمی بڵین یەکسان بە شێوی فەرمی نەماوە وایە دەتوان ئەوان چی بکەنێ ئایا هەڵبژارن دەتوانێت بێتەوە کاری بۆی بێکاری کەم کاتەوە هەژاری کەم کاتەوە بەچی دەکرێت بۆ کاک حەکیم ئەسڵەن ئەم هەڵبژارنانە ئەوێ هەڵبژارنی گەنجان بێ نزیکەی 1 ملیۆن هاوڵاتی لە کوردستانە تەمەنیان لە نێوان 15 تا 45 واتە گەنجترینی چین و توێژی کۆمەڵگە و زۆرینەی بێکارەکان ئەم چین و توێژن و زۆرینەی ئەوانەی دەرچووی زانکۆن و نەدا ئەمەزرێن نەهلی کاریان دەسەکەوێ ئەم چین و توێژن واگەر گەنجان ئەیانەوێ هەرێمەکەمان ئایندەی هەبێ ئەوان لە بێکاری ڕزگاریان بێ و ئەوەی کە باو باپیرانمان ئەوەی ئێمە چەشتمان لە 30 ساڵی ڕابردووە ئەوانیشونەوەکانیشان نەیچێژن و ئەم ستەمکاریە بەردەوام نەبێ بەڕاستی ئەبێ بەیانی بچن ممارەسەی ئەو حەقی خۆیان بکەن تۆڵە لە دەسەڵات بکەنەوە طبعا ئێمە چاومان لەوە نییە خەڵکانێک لەگەڵ ڕێزمان بە هەر هۆکارێک ئەچێ دەنگ بەلایەنەکانی دەسەڵات ئیتر لە ترسایە لە برسایە خەڵەتیانراوە هیچ نازای و شیار نییە قسەمان لەگەڵ سەرەوە نییە مەسەلەن هەموو هەردوو لایەنەکەی دەسەڵات ئەگەر وەکو جاری پێشوش دەنگ بێنەوە ملیۆنێک و 200,000 دەنگێنەوە کە ماوەسا ئەحمەد کاک حەکیم ئێمە چاومان لە 2 ملیۆن دەنگدەری ترە گریمان ئەم 2 ملیۆنە گریمان ئەم 2 ملیۆنە نزیکەی 500,000یشی پیرە و دەوڵەمەندە و پێویستی هەر ناچێت بۆ دەنگدان لە هیچ دۆکێکا بەس 1 ملیۆن و 500,000 دەنگدەر هەیە ئەمە نیوەی ڕێکی گەنجە ئەم 1 ملیۆن و 500,000 دەنگە سبەی بچێ دەنگ بدا بە لیستەکانی دەرەوەی دەسەڵات گۆڕانکاری گەورە ڕووەدا لانی کەم لە نوێنەراتیمان لە بەغدا ئیتر ئەوە نامێنێ پارتی و یەکێتی چۆنیان بووە لەگەڵ بەغدا ئاوا مامەڵە بکەن چۆنیان بووە بۆ بەرژەوەندی خۆیان ئاوا یاری بە بودجە و پشکی هەرێمی کوردستان وەقوتی خەڵکی کوردستانکردنەوەی بێکاریانی پەیوەندی هەڵبژاردن دواتر بودجە پەسەند ڕاستەوخۆ کاریگەری تەماشا کاریگەریەکە زانی چییە تۆکە لە بەغدا فشارت کرد بۆ ئەوەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم پابەندی ڕادەستکردنی نەوت بێ بە پێی یاسا ماوەسا و پابەندی ڕادەستکردنی داهاتی ناوخۆبێ ئیتر تۆ دەستی پەرلەمانتارەکانی لە بەغدا ئەەکەیتەوە بۆ ئەوەی یەک بودجەی تەواوەتیت بۆ بێ و دووەم هەموو ئەو مافانەی لە یاسای بودجە بۆ هاوڵاتیەکی بەغدا هەیە بۆ ئێمەش هەبێ بۆ نمونە یەکێک لەوانە هەلیکار دەدانە ساڵە لە 2013ەوە ئەوە دەدانە ساڵ زیاتریشە نزیکەی 12 ساڵە یەک کەس بە مافی خۆی بە عادیلانە دانەمەزراوە ئیلا هێندێک دامەزراندنی گرێبەستی لاوەکی نەبێت کە ژمارەکەیان زۆر زۆر بچووکە یا ئەوانەی بە ناڕاوا دامەزراون ئێستا خەڵکی کوردستان مافی خۆیەتی لەو شوێنانەی کە پێویستە لەو فەرمانگانەی پێویستە مەسەن قوتابخانەکان پێویستیان بە مامۆسایە گرێبەستەکانمان نزیکەی 30,000 گرێبەستمان هەیە هەیە 18 دانە ساڵە گرێبەستە یعنی ئەم زۆڵمانە گەشتونەتە لوتکە هێندە لەم گرێبەستانە گەنج بوون دامەزراون ئێستا چوونەتە تەمەنی پیریەوە چوونەتە تەمەنێکەوە کە نازانن خانشی نەبن یا نابن بۆیە ئەمە دەرفەتە سبەینێ ئێمە یعنی دەواازەیەک ناڵێم هەموو شتێکەکرێت ناڵێم گۆڕانکاری گەورە ڕووەدا بەڵام دەواازەیەک بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوەەکان مامۆستا پێش تەماشا سێ بوار زۆر گرنگە پێداویستی تایبەت سێ بوار زۆر زۆر گرنگە طبعا موچە ئەو بودجەی کە بۆ موچە تەرخانەکرێت سێ بوارە یەک خانشینیە دوو مۆزەفینە سێەم ڕعای اجتیماعیە چاودێری کۆمەڵایەتیە تەنانەت هەر کەسێک ێسە گوێ لێمانە ئەگەر دەوڵەمەندە ئەگەر هیچ کێشەی نییە ئەگەر بچێونەچێ پەیوەندی هەڵبژاردن پەیوەندی بۆەوە نییە تەنها لەبەر خاتری هەژارەکان تەنها لەبەر مناڵێکی بێسەرپەرشت تەنها لەبەر مناڵێکی کەمەندام بەڕاستی سبێنێ واجبەتی لە 2012ەوە هەر مناڵێک بە هەر هۆکارێک کەمەندام بووە تا ئێستش موچەی بۆ نەکراوە هەموو موچەکەشتن لە 2012ەوە نزیکەی هیچ کەم ئەندامێک کە بەزگماک ئۆتیزمە بەزگماک داونە بەزگماک نابینایە بەزگماک نابیستە بەزگماک مەسن بە ڕووداوێکی هاتوچۆ هەردوو قاچی لە دەسەدا هەر هاوڵاتیەک نەک مناڵ لە 2012ەوە تا ئێستا بە زوڵم و ستەم تەرخانکردنی هاوکاریان بۆ کەمەندام ڕاگرتووە نزیکەی چەند کەس نزیکەی 30,000 مامەڵان خاڵکرا و موچیان بۆ مامەڵیان هەیە و تەقریری تۆبیان هەیە و
لە سەد کەمەندامە کا حەکیم زوڵمی وا لە دنیا نییە زوڵمی وا لە دنیا نییە بۆ لە بەغدا هیچ کەم ئەندامێک ئەو ڕۆژەی دیارەکرێ بە تەقریرێک بە راپۆرتێکی پزیشکی کەمەندامە بۆ مانگی داهاتوو موچە وەرەگرێت بۆ لە کوردستان ئەمە نییە بۆ ئەم ستەمە تاکەی بەردەوام بێ ئەوە بۆیە دەنگدانی سبینێ پەیوەندی بەمەوە هەیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لە کوردستانە 1 دینار بۆ هەژارەکان نییە وەکو بۆ مناڵی بێسەرپەرش نییە لە 2016ەوە لیستێک هەبوو بە ناوی لیستی موچەی چاودێری خێزان ڕعایی ئوسرە لە بەغدا لە چوارچێوەی شەبەکەی حیمایەی ئیجتیماعیە لەو چوارچێوایە لە عێراق لە شارەکانی تری عێراق 5 ملیۆن خێزان مامۆستا ئەحمەد 5 ملیۆن خێزان لە چوارچێوەی ئەم هاوکاریە مانگانە موچە وەرەگرە هەیەە مانگانە گاتە 400,000 بەڵە لە عێراق چکە لە عێراق ڕێژەی هەژاری زیاترە لە هەرێمی کوردستان یەک خێزانیش بە ناوی هەژاریەوە هیچ هاوکاریەک ناکرێت نەخۆشی درێژخایەن ئەو ئافرەتانەی هاوسەرەکانیان دیارنامێنێ بێسەر شوێنە بێ بەجێڵێ لە زیندانە بە هەرۆ کارێک ئەو ئافرەتانی هاوسەرەکانیان ئەمرێ و هیچ سەرچاوێکی داهاتیان نیە و 4 مناڵی بێسەر بەرژ تۆ تەماشاک کا حەکیم تۆ تەماشای ئەو زوڵمەکە ژنێک تەمان ژن لە وڵاتی ئێمە ئیشی دەستەکەوێ ژن یا بێ مناڵەکانی بەخێوکە یا بێ بچێتە دەرەوە کەسابەتکەوە نیە و پاشان لەم بێکاریە و لەم بارودۆخە دەرچوانی زانکۆ بە ئاسانی ئیشیان دەست ناکەوێت وەرە ژنێک بەسێ 4 مناڵەوە چۆنی بچێ خۆی بژێنێ ژنێک وەرە پێش بیێنە پێشچاوی خۆت ژنێکی 3-4 مناڵی هەتیوباری هەبێ کرێکی بێ بێ چۆن بژی بابە ئەمە کردنەوەی دەرگای فیتنەیە بەڕووی کۆمەلگا لە 2016ەوە کا حەکیم نزیکەی 100,000 خێزان لە کوردستانە موچەیان هەبوو موچەکە چەند بوو 150,000 بابە هەر سوال کەچی ئەم سوالەشیان پێ ڕەوا نەبینین ڕایانگرت بەناوی چییە وڵات چاکسازی لە لیستەکانەکەن چاکسازی لە نەود ناکەن بەڵام لە چاکسازی لە ئامرلیوان ناکەن کە بە ناڕەوا خانشین کراوە لە پلەی بەرز ناکەن لە وەزیر ناکەن لە موچەی هیچ کەسێک ناکەن و موچە کاک حەکیم خوا بە ئەمە تەواو بکەم لیستی موچە پێش جێبەجێکردنی یاسای چاکسازی 895 ملیار دیناری پێویست بوو ئێستا 995 ملیاری پێویستە 100 ملیار دینار چۆتە سەر لیستی موچە لە بری چاکسازی 100 ملیار چۆتە سەر موچە کەچی موچەی هەژارەکان نادەنەوە کە هەر هەمووی ناگاتە 14 ملیار دیناری مانگانە مامۆستا ئەحمەد چەندە گرینگە چەقی کارکردنی کۆمەڵ لە بەغدا ئەوی مامۆسای باسی کرد هەژارەکانە پلە بەرزکردنەوەیە چاودێری کۆمەڵایەتیە کوڕە سوتەمەنیە بەشە خۆراکە دەرمانە ئەوانە ئیشی لەسەر بکری ئیشکردن لە پەرلەمانی اتحادی بە تاک ناکرێت بۆیە لە ئێستا پلانم وایە کە لەگەڵ هاوڕێکانم ئەوانەی لە دەرەوەی پارتیوێکێتی گروپی هیوازینەوەکەینەوە بۆ گیانی دەسەڵات ئیمجارەکانێ نایەڵین ئەوان نوێنەرایەتی کورد بکەن وەکو کوێخە چونکە کوێخایەتیەوانت قبوڵ نییە بەڵێ کوێخایەتی هیچ کەسم قبوڵ نییە کە بە ناوی کورد و قسە بکە چۆن لە 2010 وتیان ئێمە قسەمان لەگەڵ فلان کەس کردووە وتم ئەوە تەمسیلی من ناکە و تەمسیلی ئەم گروپەش ناکە دیسان ناڵێم ئەمانەی کە لێرن ئەو دوهێزە تەمسیلی هەموو کورد ناکەن هەر یەک لە ئێمە تەمسیلی جوزێک لە کوردەکەی بۆیە ئێمەش خۆمان بۆ خۆمان بەو دەنگانەی کە هێنە و گروپانەی دەرەوەی پارتیوێکێتی گروپی هیوازینەوەکەین لە تەخمینیش ناترسێ مامۆستا نەک لە تەخوین ناترس ئەحمەد یەکەم جار ئەو لە 2009 وانە بوو کوفر و خەڵک بچێتە دادگای فتراڵی بۆ موچە بۆ نەوت ئەو دەڕۆیش بۆەوێ هەتا ئێستاش هەر تەخوینمانەکەن بەڵێ ئەو یەکەم جار ئەو نەک لە تەخوین لە گرتن چیان دەسەڵاتە بابیکەن بێمنەت بن لە گرتن و لە دەرمان خواردکردن و لە فشار دروستکردن و لە اغتیالکردن هەرچیان لە دەسەڵات دێ بابیکەن بێمنەت بن گروپی هیوازینەوەکەین کارکردن چی دەبێ کە ئەوەی کە ئەمانەوە بیکەین لەوێ ئەو بابەتانەی کە باسم وت یەکێک لەو قەزیانە مەسەڵەن هێنانەوەی بانکەکان ئەو بانکانەی کە لە عێراقن و کە ئەمان ڕێگر بوون لێی بۆ ئەوەی بانکەکانی خۆیان سەر پشک بن بۆی نەیەڵن تەوتین جێبەجێبێ بانکی ڕافیدەین و ڕەشیدە کە 21 مڵکیان لە کوردستان هەیە
سەرجەم دادگایان لێگرین ئەو بانکانێنی نەسەڵنیش بەگەنجان دەدەی بەبێ سوکارکەی بۆی سەفەی زەوازیان بۆ خەرج لە عێراق 10 میلیۆنە با لێم گەڕێ باوردە مەسەلەی دامەزراندن لە هەرێمە دامەزانن نییە بەس لە عێراق لە حرەکەی مەلاکا هەیە ساڵانە لە هەرێمە موچەخۆر هەیە خانشینە بێ کێ چێتە شوێنەکەی نییە کادری حیزبێن نێرنە شوێنەکەی ئەبێ متابعی ئەو لیستەی حکوومەتی هەرێم ئەینێرێ متابعی و لیستەکەین بزانین کادری حیزبی تازەی تایە خستویانتە شوێنی مستحقەکان کە مامۆستا عومەر فەرمووی هەیە 18 ساڵە گرێبەستە ئەبێ و گرێبەستانە بچنە شوێنی و حرەکەی مەلاکە حرەکەی مەلاک بریتێلەوەی کەسێک خانشینە بێ ئەڕابێ کەسێک بڕاتە شوێنی هەموو ساڵی 5,000 کەس خانشینە بن تەنها ئەوە بکرێ هەموو ساڵە 5,000 کەس تعینە بن بۆیە هەموو ئەوانە دیراسەیەکی وردم کردووە کە بە هەگبەیەک بە یەک جانتا مەلەفاتەوە بۆ یەچم بۆ بەغا بەو ئەدەواتانەی کە باسم کرد سکاڵای یاسایی دەرگای محکەمە لێگرتن دروستکردنەوەی گروپی هیوە ئیتیساڵات بە هەموو هێزە سیاسیەکانە باش بۆیە فشارێکی وا دروستەکەین لەسەر و حکوومەتە کە ئەم جارە نەبێتە هۆی بڕینی داهاتەکانیان لە زیندان تونیان کەن ئینشاءڵڵا محکەمەیان لێگرین ئەساوە لەعەلە بتوانین چۆن ناوی منیان خسۆتە لیستی ڕەشۆ بە پشتیوانی ئەڵڵاو ئەو گروپەی کە دروستەکەین ناوێوان بخەینە لیستی ڕەشۆ کە نەتوان سەفەر بکەن بۆ دەرەوە ئەی چی دەکەی بۆ سوتەمەنی چی دەکەی سەبارەت بە سوتەمەنی لە عێراقا 620,000 بەرمیل ڕۆژانە نەوت بەکارێنێ بۆ سوتەمەنی بە پێی دەستور هاوڵاتیانی عێراق متەساوین ئەمام القانون ئەو تەساویە ئەبێ بۆمان بسەلمێنێ محکەمەی ئیتیحادی هەر محکەمەیەک لە عێراق کە بۆ هاوڵاتی هەرێم فەرقی هەیە لەگەڵ هاوڵاتی عێراق یا ئەمە دوو وڵاتی جیاواز نیە بێ بیسەلمێنێ سوڵتەی قەزایە بێ بۆمان بسەلمێنێ ڕاعی دەستور کە سەر و کۆمارە و کورد ئەبێ بۆمان بسەلمێنێ یەکسانی هاوڵاتیانی عێراق لە مەسەلەی سوتەمەنیا کامەیە ئەبێ فشار بکەین لەسەر هەرێم بۆ ئەوەی ئەو 50,000 بەرمیلە یا ڕادستی عراقی بکاتەوە بۆی بنزین و سوتەمەنیمان بۆ بنێرێ یا خۆی لێرە بە سیعری مەدعومە و بنزین و سوتەمەنیە دابینکە ئەگەر نایکە سکاڵای یاسایی لەسەر تۆمارەکە لەسەر حکوومەت و لەوانەی کە لە حکوومەتە بۆیە ئەوە سەبارەت لقی بانکی ناوەندی بۆ پارێزگای سلێمانی تەمەن لە هەولێر لقی بانکی ناوەندی هەیە ئەبێ لقی بانکی ناوەندی ئەبێ دەسەڵاتی سلێمانی زۆنی سەوز هاوکارمان بێ ئەگینا تەحملی مەسئولێتەکەی ئەوەی کە لقی بانکی ناوەندی بێتەوە سلێمانی چکە کاتی خۆی 5 فەرع هەبووە فەرعێکیان لە سلێمانی بۆ فەرعێکیان لە هەولێر ئەوەی هەولێر هەیە ئەوەی سلێمانی نەبووە بۆیە ئەبێ دەسەڵاتی سەوز هاوکارمان بێ بۆەوەی لقی بانکی ناوەندی بێنین چونکە لقی بانکی ناوەندی بۆ ئەو بانکانەی کە لێرەن سوودمەندێکی گەورەی هەیە ئەگەر نەیکردەوە زۆنی سەوز بەرپرسە لەو قەزیەیە وابێ خەڵک لەوە تێبگاکە کێ بەرپرسی ئەوەیە هەی بۆ گەنمی جوتیاران بەش خۆراک بەنسبەت بابەتی کشت و کاڵی لە ڕێگەی گومرگەوە ئەبێ بتوانین سنوورەکان وا تەنزیم بکرێ کاتێک بەروبوومی کشت و کاڵی لە هەرێما پێ ئەگا لە ڕێگەی گومرگۆ نەهێڵڕێدە و بەروبوومە بێتە هەرێمی کوردستان بۆی بەروبوومی کشت و کاڵی جوتیارانمان ساغ بێتەوە بۆ نمونە من کات خۆی وەفدێکی وەزاری زەراعی عراقیم هێنا لە پێنجەوتی باشترین تەماتە لە عێراقا هی چەند شوێنێکە لە جنوب هی زوبێرە لە ناوەڕاستی کەربەلایە لە بەشی کوردستان لە بەشی سلێمانی لە پێنجێنە ئاخرجار لە زاخۆی و هەر یەکەش لە فەسڵێکا پێگا بۆیە ئەو کشت و کاڵی لە پێنجێنە پێگا و لە شار و زورا پێگا ئەبێ بەرهەمی خۆی بکە نرخی خۆی بکە بۆ ئەوی جوتیارانمان بتوانن وەکو ئەمانە موچەکانیان بڕیون بتوان زەراعەت و مەسلەی کشت و کاڵی پەرە پێ بدەن بۆ ئەوە ئەتوانین مەسلەی گومرگ بەکاربێنین بەشەکەی دیکەی ئەتوانین بازاری ناوەڕاست و خواروی عێراق کراوە بە بڕی ئەم جوتیارانە بۆی بتوانن بەرهەمەکانیان بە ئاسانی بگا نەک ئەوەی کەوا لە عێراقا گومرگ دابنرێ سەیترە و بازگە دابنرێ یا ئەمان سەرانە لە ڕێگەی بازگەکانیانەوە لە خەڵکی جوتیار بچەن و خەڵک نەتوانێت سەبارەت بە گەنمی جوتیاران ئەبێ ئەو تەوازونە دروست ببێ کە ئایا فعلەن هەرێم توانای چەندێک بەرهەمهێنانی گەنمی هەیە ئەو گەنمە بێ ساغ بکرێتەوە هەموو ئەمانە هەوڵن کاک حەکیمجیە هەوڵ لە ئێمە پشتیوانی لە خەڵک ئەوەی کە جێبەجێ بێ بەرهەمی هەردووکمانەوێ بەرهەمی هەوڵەکان ئێمە و پشتیوانی خەڵکە بێ ئەگەر پشتیوانیمان ناکەن بەتەمای هیچ نەبن ئەو دەسەڵاتە
هیچیان بۆ ناکە. باشە سوپاس دەکەم دێمە خۆز ماوەسە باسی و هەژارەکان کرد کە هیچ سودمەنی لە داهاتی گشتی ئەی بۆ دەسەڵاتدار بێتە ملیاردی سەدەسەڵاتدار زۆر لە تڕەم دۆڵەمەندترەوەی کوڕەکانیان ئۆتۆمبیلەکانیان فڕۆکەکانیان کۆشکەکانیان کاک حەکیم لە هەر شوێنێک خەڵکە بینی هەژار نان نەبوو بیخوا ئێمە هەژاری ئەم وڵاتەی ئێمە ئەگەر هێندە ڕێکخراوی خێرخوازی وەکو بەخشیل نەبێ باوەڕ بێ خەڵکە مێنی لەسەر لە برسا ئەمرێ ئەگەر دەوڵەمەنی خێرخواز و چاکەکار کە لە سانەوە تو نۆی بە پاڵنەری ئاین و بیر و باوەڕەکەمانە هاوکاریەکە ئەگەر ئەوە نەبووایە باوەڕ کە خەڵک لەسەر جادە ئەمرت چونکە حکوومەتی تەحملی هیچ مەسئولیەتێک ناکە بۆیە ئەمەی کە لە کوردستانە هیچ هەژارێک هیچ کەمەندامی لە 2012 کەمەندامە و مناڵی بێسەرپەرشت کە هیچ بودجەیەکی بۆ تەرخان ناکرێ دڵنیا بە لەوەی لەبەرەوەی دەسەڵاتێک هەیە پارە و قوتەکەی دزیوە هیچ هەژارێک بێنان نابێ ئللا دەسەڵاتدارەکە قوتەکەی دزیوە لە هەرێمی کاکە برسیەتی هەمومان قبوڵێکێ ئێمە قبوڵمانە لە کوردستانە هەر هەمومان وەکو یەک بژین پارە ئەگەر هەیە با بۆ هەمومان بێ ئەگەر نییە با بۆ هەمومان بێ بۆچی گروپێک لە دەسەڵات هێندە شاهانە ئەژین بەڵام وڵا کاتێ باسەکەیەتە سەر موچەی مامۆستا وڵانیە بێت چاوەڕێی بەغا بکەین بۆ ژیانی شاهانەی خۆیان هیچ وابەستەی بەغانیە وابەستەی کۆمپانیاکانیان و وابەستەی ئەو دزی و گەندەڵی و پۆخڵاواتەی لە کوردستانە هەیە بۆ ئەبێ کاتێتە سەر باسیەوەی کاکە مناڵێکی بێسەرپەرشت مانگانە 150 کاک حەکیم هەموو ئینسانێک لە وڵاتە بەرپرسیار نییە بەرامبەر بە ژیانی مناڵێکی بێسەرپەرشت توا ئەبێ سبەینە قسەی خۆمان نەکەین ئاوا سیرکەین بڵین کاکە وەڵا لە نێوان ئەم لایەنانەی کە داکۆکی لە هەژارەکەن لە ژیانی خەڵکەکەن لە موچەکەن لە بودجەکەن لە نەوتەکەن لە قوتی خەڵکەکەن لە مناڵی بێسەرپەرشتەکەن لە کەمەندامەکەن لە پیرەژن و بە ساڵاتچێکی پەکەوتایەکەن لەگەڵ دەسەڵاتێکە کە قوتی ئەمانەی بڕیوە بڵین وڵایی کاکە فەرقیان نییە ئەمانە ناچین ئێمە بێلایەن ئاوا سەیرەکەین 2016 حکوومەت بڕیوێتی منداڵی بێسەرپەرشت ئەو دەستگای بەخشین مانگانم پارەیان پێدا بەڵێ خۆی ئێمە بەرامبەر ئەو زوڵ مستەمانە پرۆژەمان هەیە بەس لە ڕاستیە پرۆژەی ڕاستەقینە عەدالەتی ڕاستەقینە کاتێکە لە حکوومەتا بی ئەم وڵاتە وڵاتێکی دەوڵەمەندە چ بە بودجە لە بەغداوە بێت چ لە داهاتی ناوخۆ ئەکرێ هەموو خەڵکێک لە کوردستانە بە خێر و خۆشی بژی ئەکرێ خزمەتگوزاری بە نرخی گونجاو بە خەڵک بدەیت هیچ حکوومەتێک لە کوردستانە پێویستی بەوە نیە کارەبا لەسەر خەڵک 450 گرانکە بە نرخەکەی پێشوو ئەتوانرێ کارەبا بدەیت بە خەڵک بۆ چونکە غازمان هەیە یعنی لە سەرەتای ساڵی داهاتووە غازی هەرێمی کوردستان قەبارەکەی کاتە دوویاندا نزیکی ملیۆنێک 5 ڕۆژانەیە کاتەوە ئەمە بەشی لە 24 سعات کارەبای هەموو هەرێمی کوردستانەکە بۆیە ئەوان نەیانویست ئەو غازە بە نرخی حکومی بدەن بە خەڵک لە ڕێگەی کارەباوە هاتن 450 لەسەر خەڵکیان گران کرد خەڵکە بێ ئەمانە بزانێ لەمانە تێبگا بۆیە سبێن نابێ من ئەزانم ئەوانەی کە تا ئێستا خۆیان لە یەکلا نەکردوێتەوە بچن بەیانی دەنگ بدەن یا ئەڵێ بایکۆتەکەین یا بەشداری ناکەین یا ئەڵێ هیچ گۆڕانکاریە ڕوونادا و هەموو ئەم پاساوان خەڵکیان تیا دڵسۆزە و دڵسۆزانە ئەم هەڵوێستەی هەیە ئێمە بەڕاستی چاوەڕوانی ئەویان لێەکەین کە بەیانی هەڵوێستی خۆیان بگۆڕن بچن بەشداری بکەن بۆچی چونکە ئەو بچێ و نەچێ و هەموو ناڕازیەکان لە نووری پارێزگای بۆن مونە سلێمانی بایکۆتکەن سبەینێ هەر بە ناوی ئێمەوە 18 کەس دەچێ بۆ بەغدا ئەی ناکرێ ئێمەی هاوڵاتی ڕۆڵمان هەبێ لەوەی لەم 18 کەسە کاکە با نۆی هیچ نەبێ قسەی خەڵک بکە نۆی دیفاع لە ژیانی خەڵکە نۆی دیفاع لە عەدالەتکە نۆی دیفاع لە بەرژەوەندی گشتی نۆی دیفاع لە هەرێمەکەمان بکە حەکیم ئەمانە ڕۆژ بە ڕۆژ هەرێمەکەشمانیان بچوو کردوێتەوە لاوازیان کردووە لە ڕووی دیبنەوە کاکە دامەزراوە نەما لە کوردستانە دامەزراوەی دەستوری و یاسایی لە کوردستان نەماوە حکوومەتێکە دەیە 3 ساڵە بەسەر چووە سەرۆکایەتی هەرێم 3 ساڵە بەسەر چووە پەرلەمانت 3 ساڵە پەک خراوە یەک دانە ساڵ و نزیکەی چەند ڕۆژێکە هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کراوە دەرگای پەرلەمانیان داخستووە خەڵک هەر ئاوا چاوەڕێ بکە وەڵا ڕۆژێکیە بە شۆفڵی شقانەکان ئەتەپێن بەسەرمانە چیترمان ماوە لە دەستی بدەین یعنی ئەکرێ سبەینێ هەر بێلایەن بین بڵین کاکە وەڵا ئەوەی دیفاع لەوەیەکە ئەم میلەتە دامەزراوەی هەبێ یاسایی هەبێت دادگای سەربەخۆی هەبێ موچەی هەبێ قوتی هەبێ فەرقی نییە لەگەڵەوانی ترە چۆشتی وابێ پاشان گۆڕانکاری ڕوونادا وانە هێندێک بەو پاساوە ناچ ئەی ئەگەر ناچی بۆ دەنگدان چ گۆڕانکاریە ڕوودا چۆن گۆڕانکاری ڕوونادا
لانی کەم خۆی مناڵی سبەی لە دنیا گۆڕێن لە ئەزمموی پەرلەمانی بۆ دەرکەوت ینی بۆ پەرلەمانتاری باش و حیزبی باش چەندە گرنگە بۆ کۆمەڵگە پەرلەمانتاری باش و وریا و بە مەبدە و نەدۆڕا و چاوی میلەتە زمانی میلەت لە سکاڵای لە سەرەوەی هاوڕەگەز بازی بە ملیارێک دلار قەرەبوو ناکرێتەوە ینی پاراستنی حەکیم ئێمە لە ژیانی پەرلەمانتاریمان چ لە کوردستان چ لە بەغدا کاری وامان کردو بە مێژووی ژیانی پەرلەمانتاری نەکراوە کاکە بە مێژووی 6 خولی ڕابردووی پەرلەمان 5 خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان 6 هەوڵی پرساندن هەبووە 5یان کۆمەڵ سەرەکی بۆتیایە 3یانیان هەر کۆمەڵ سەرەکی و جوڵێنەر بۆتیایە کە لووتکەی لەسەر سەرۆکی حکوومەت لە جێبجێگری سەرۆکی حکوومەت لەسەر وەزیری دارایی لەسەر وەزیری سامانە سروشتیەکان کە پرساندن لووتکەی لێپرسینەوەیە تەنانەت لەسەر ئەو یاداشتی پرساندانە هەوڵی چاوسورکردنەوە ئەوانەیانەدا و تەنانەت گەشتە هەڕەشەکردنیش بۆیە پەرلەمانتار چاوی خەڵکە چاوی میلەتە چاوی ڕاستەقینەی میلەتە پاشان بە بوعدە ئاینیەکەی کاک حەکیم ئەفضل الجیهادە پیرۆستترین تێکۆشان و جیهادە خۆشەویستمانە فەرمێ ئەفضل الجیهاد كلمة حق عند سلطان الجائر سلطانێک کە تەنانەت مسلمان بێ نەعادل بێ ستەمکار بێ گەندەڵ بێ گەورەترین جیهاد بە ڕوویا وتنی قسەی حەقە قسەی حەق من لە فەیسبوکەکەی خۆمەوە بیکەم یا لە مینبەری پەرلەمانەوە باشە قسەی حەق لە میدیایەکەوە بیکە یا لە مینبەرێکی ڕسمیەوە بیکەی باشە نوێنەرەکەم لە بەغداوە داکۆکی لێ بکە یاد لە کۆڵانەکەی خۆتا باشترە و پاشان ئەم دەرفەتە دووبارەش نابێتەوە دوای سبەینێ ئیتر ئەکرێ خۆپشاندان بکەین ئەکرێ دەنگ بەرزکەینەوە بەڵام دەرفەتی ئەوەی کە تۆ بالفعل کەسێک دەستنیشانکەی نوێنەری تۆ بێ ئەو دەرفەتە تا 4 ساڵی تر دووبارە نابێتەوە بۆیە سبەینێ بەڕاستی ئێمە چاومان لەوەیە زۆرترین خەڵک بچێ بەشداری بکە باوەڕێ بێ کا حەکیم پارتی و یەکێتی بۆیە حکومڕانی هەرێمی کوردستان لەبەر ئەوە زۆرینەی خەڵکی کوردستان ناچێت دەنگ بدا زۆرینەکەش کە ناچێ خۆزگە دەنگدەری ئەوان بوونایە دەنگدەری لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتین یعنی ئەوەی کە سبەینێ ئەڵێ ناچم یا باکم نییە یا بەلامەوە گرنگ یا بایکۆتەکەم یا ئەم جۆرەشتانە ئەگەر بچێ بۆ دەنگدان دەنگ بە کێدا بە پارتی و یەکێتی نەوەڵا بە دەنگەکانی دەرەوەی بە لایەنەکانی دەرەوەی پارتی بە کۆمەڵیەدا بە لایەنەکانی تریەدا بۆیە ئەم هەڵوێستی بایکۆتە نەتیجەکەی هەڵوێستێکی سلبیە ئەگەر چی ئەو ئینسانە خۆی بە مەبەستی دڵسۆزی ئەو هەڵوێستە مامۆستا بۆ ینی بەغدا بۆ کورد گرینگەوە لە پەرلەمانیش ئێوە بڵێن لە پەرلەمان یاسا دەردەکە کە پەرلەمانتارەی بێ یاسا دەردەکە کە پێویستی بە ئاین و مەسەر پەیوەندی بە ئاین و ئەخلاقی کۆمەڵگاوەیە بوجە دەردەکە پێویستی بە مەسەلەی ماف و خزمەتگوزاری و ئەوانەوەیە سەرەتا ئەوەی مەسەلەن ئێمە لەم کەناڵانە بە کەناڵەکانی دەسەڵاتیشۆ لە ناو کەناڵەکەی دەسەڵاتە گەورەترین ڕەخنەمان ئاراسی خودی دەسەڵات کردو هیچ باکیان نییە و هیچ مشکلەیەکی بۆ دروست نەکردوون وە لەسەر ئەوانش بەڵام کاتێک کە چووینەتە بەغدا بە تەنهاش بۆ بین لە بەغدا ترسیان لەوە هەبووە بۆ چونکە لە بەغدا پەرلەمانێکی 329 کەسە هەرچی سەفاراتی دنیا هەیە لەوێ مؤسساتی قەزایی لەوێ قوانینی اتحادی لەوێ حکوومەتی اتحادی لەوێ بۆیە من هەمیشە وتومە چارەسەر لە بەغدایە لە بەغدایە لە ناو پەرلەمانە توانیمانە فشار لە هێزی دەسەڵاتدار بکەین بەوەی خۆپشاندەری گرتۆ بەریبە توانیمانە دەسەڵات وا لێ بکەین لە بەرامبەر سەفاراتە کە پۆزش بێنێتەوە بۆیە بوون لە بەغدا زۆر جیاوازە لەوەی ئێمە ئێستا من حیج نەماوە لە کەناڵەکان لەم کەناڵە و لە کەناڵەکان ئینتەرنێڵێ حیج نەماوە بەڵام هەر لە بیدایەت کە هەستی ئەوەیان کردبوو من کاندیدە بمەوە خێرا ئەمرێکی قەزاییان دەرکردبەوەی نەگەمەوە پەرلەمان چکە ئەزانن کاریگەری پەرلەمانتار چۆنە چکە هیچ سنوورێک لە بەردەمتان نییە بە کەیفی خۆت لەگەڵ مؤسساتی حکوومەتە قسەکەی ملزەمە کە جواب بباتەوە لە ناو پەرلەمانێکی 329 نەفەریە ئەتوانی گەورەترین کۆبوونەوە و گردبوونەوە و اعتراض دروست بکەیت ئەتوانی دەسەڵاتەکانی حکوومەتی بەغدا بەکاربێنی کە حکوومەتی هەمووانە ئەتوانی سەفارات و قۆنسولیات و ئەوەی ئەمان بەشان و باڵیا هەڵان ئەتوانی هەمویان تاکە ببینیت و وەزعی خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکەیتەوە ئەتوانی نا لە دەرەوەی وڵات سەفەر بکەی بۆ دەرەوەی وڵات بۆ ئەو جیهەتانەی کەوا منەظەماتی دەولیان لێ سەبارەت بە مافی مرۆڤ سەبارەت بە پێشێلیەکان سەبارەت بە ڕاگەاندن و ڕاگەاندکارەکان سەبارەت بەمانە هەموو ئەتوانی کاری لەسەر بکەیت
چونکە پەرلەمان گرنگیەکی وای هەیە تا ئێستا مەسەن سیرکە پەرلەمانی اتحادی لە کاتی خۆیان هەڵبژاردن نەکرێ، لە کاتی خۆیان سوێنی یاساییە خوێ، لە کاتی خۆیان محکەمەی اتحادی نەتایج نەکات، لە کاتی خۆیان حکوومەت پێگەێنرێ، لە کاتی خۆیان قەزا کاری خۆیەکە، محکەمەی اتحادی بڕیاری خۆیدا. بەس لە هەرێم چی هەیە کار وەکو ماوەسا عومەر وتی سەرۆکایەتی هەرێمە 3 ساڵە کۆتایی هاتوو، سەرۆکایەتی حکوومەتە 3 ساڵە کۆتایی هاتوو، دەستگای چاودێری داراییە کۆتایی هاتوو، دەستورە نیتە، دەستورە نیتە، موەسسەی نەزا هەیە، محکەمەی دەستوریە محکەمەی دەستوریە هیچ نییە. یعنی خۆ ناوناوە حکوومەت نییە، نەک حکوومەت نییە، هیچ نییە لایم. بۆیە ئەم دەسەڵاتەی هەرێم ئەبێ مەحکوم بکرێ لە ڕێگەی ئەو پرەنسیپانەوە کە لە پەرلەمان ناکرێ. ئەگەر حکوومەت تەشکیل ناکە ئەبێ پەرلەمانەکە هەڵوەشێنێت. یەکێک لە ئیشەکانمان لە گروپی هیوا کە ئەگەر توانیمان لەگەڵ هاوڕەکانمانە زیینوکەینەوە کار لەسەر ئەوشەکەین ئەو پەرلەمانە تەزویرەی کە ئەو دوو هێزە دەسەڵاتدارە و هەندێک وردەڵە هێز تیا بەشدارن و موچەی بەلاش و حەلاژ وەرەگرن، یەکێک لە کارەکانمان دیسان بە دوواداچوون بێ کە ئەو سکاڵای ماوەسا عومەر کردی. بەڵام ئێمە ئوسلوبی دیکەمان هەیە بەکاری هێنی، چونکە من قەناعەتم بەوە هەیە پێش ئەوەی سکاڵاکە بڕاتە محکەمەی اتحادی جارێ ئەو هێزانەی کەوا توانای ئەویان هەیە کاریگەریان هەبێت لەسەر دەسەڵاتی دادوەری ئەوانە سەرەتا بجوڵێنین و باز لە مانەوەی ئەو پەرلەمانە تەزویرە بکەین، چکە بە قەناعەتی من حکوومەت پێک نایە. سوپاسم دەیمەوە خزمەت ماوەسە بۆ گرنگە هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری لە بەغدا بێ و ئێستا دەبینین فشاری زۆر، پیرانگەری زۆر دژی کۆمەڵ هەیە، دژی سەرۆکەکەی هەیە، ئەندامانی سەرکردایەتی پەرلەمانتارەکانی. ڕێک من ویستم ئەوە لە وەڵامی بڕگەی یەکەمی پرسیارەکەتا ئەوە لە بەڕێست و لە بینەران پرسم، بۆچی دەسەڵات یەک هەفتەیە بە چڕ و پڕی بە شێوەیەکی منەظەم و ڕێکخراو باش تۆمە دەبەخشێتەوە تەشیرەکە و پەلاماری کۆمەڵی دادگەری و مامۆستا عەلی باپی دەدا؟ بۆچی؟ یعنی تۆ هاتوۆتە سەر ئەوەی کە دروی شاخداریشمان بۆ دروستکەن، مەسەڵەن کەناڵی فەرمی دەسەڵات پارتی بە تایبەت پارتی مەبەستە تۆزە لەمە پێش راپۆرتەکە ئەڵێ کۆمەڵ بە دەنگدەرەکانی لە نینەوە لە نینەوەی مە دەنگدەریشمان زۆر کەمە ماوەسا ئەحمەد هەر دەنگدەرمان هەر نییە بۆ هەر بارەگاشمان نییە. باشە قەت کورسیمان لە نینەوە نەهێناوە، ئەڵێ بە دەنگدەرەکانی وتووە دەنگ بدا بە کێ؟ بە کاندیدێکی مەسیحی خۆزگە مسلمانێکیشی بووتایە بۆی تۆزێ خەڵک باوەڕ بە درۆ بۆی درۆکە تۆزێ ڕێکەوێ و ڕێی تێ بچێ و ئەوانە. وەڵا کۆمەڵ بە فەرمانی مامۆستا عەلی باپیر وتوێتی بە ئەندامەکانی لە نینەوە جەماوەرەکەی لە نینەوە لە هەولێری نەوتووە لە دوایکیش نەوتووە تا ڕادێ وەڵا لەوێ دەنگ کاندیدێکی کێ مەسیحی ئەم درۆیانە بۆ کۆمەڵ دروستەکرێ. ئەم هەموو پەلامار و تەشیر و جنیە و لەگەڵ ڕێزمان هەرچی شتی سوگ نەماوە بە کۆمەڵی نەڵێن و بە مامۆستا عەلی باپیر لەو هەفتەی ڕابردووە لەبەرەوەی کۆمەڵی هێزێکی خاوەن مەبدەئە. لەبەرەوەی کۆمەڵ ئەگەر یەک پەرلەمانتاری لە بەغدا بێ خەو لەوان ئەزڕێ نەک 34 بێ و 5 و 6 بێ، لەبەرەوەی کۆمەڵ ناکڕێ، لەبەرەوەی کۆمەڵ خاوەنی خۆیەتی، لەبەرەوەی کۆمەڵ وابەستەی هیچ هێزێکی نەدەرەکیان نەناوخۆیی، لەبەرەوەی کۆمەڵ لەگەڵ خەڵک ڕازگۆیە. لەبەرەوەی لە ڕابردووە پەرلەمانتاری کۆمەڵ لە کوردستان چی کردووە و لە بەغدا چی ئەکا هەر ئەوە ئەکا، یعنی نەخاتری کەسەگرێ لە ترسا، نەخاتری کەسەگرێ لە برسا. کا حەکیم کۆمەڵ هێزی مەبدەئە. تۆ تەماشاکە مەسەلەن خەڵک جار مەسەڵەن ئەڵێن پەرلەمان ڕاستەکە هەندێک پەرلەمانتار بۆ پارە ئەچن، بەس پەرلەمانتاری کۆمەڵ بۆ پارە ناچێ، بۆ موچە ناچێ. ئێمە 3 پەرلەمانتارمان بە حەقی خۆمان و متمانەی خەڵکمان بەدەستیانە، بەڵام جەریئانە بەبێ ترس و لەرز لە امتیازاتی مادی و معنەوی پەرلەمانی کوردستانمان بایکۆت کرد کەچی 97 پەرلەمانتار یەک دانە ساڵە هەر مانگێ موچە دراوانیش موچە وەرەگرن وەکو پەرلەمانتار بەبێەوەی هیچکەن. ئەمە هەڵوێستە بۆ کۆمەڵ، یعنی ئەمە تاقیکردنەوەیە بۆ ئەوی پەرلەمانتارەکەت بەڕاستی موفقە، بەڕاستی ڕناکە بە دوای موچەی چەوری پەرلەمانتاریە. لە بەغداش هەروە ئەەکەین. بۆیە ئەم دەنگدەر ئەبێ بەو تیرانەی کە لەلایەن گەندەڵکارانەوە بۆچی هێزێک ڕوا بیناسێتەوە. ئێستا یەک دانە هەفتەیە بە تایبەت کە بەرەو سبەینی ئەچین و یەک دانە هەفتەیە کە هەفتەی کۆتایی بانگەشە بوو کاک حەکیم، کۆمەڵ کەوتۆتە بەر پەلامارێک
کە بەڕاستی لە ماوەی ساڵێکی ڕابردووە من 2 ساڵ 3 ساڵی ڕابردووە من پەلاماری وام نەبینیوە سبەینێ کاتێتی خەڵک وەڵامی ئەو تۆمەت و پەلامارەی گەندەڵکاران و ستەمکاران بداتەوە لەسەر کۆمەڵی دادگەری و سەرۆکەکەی جەنابی ماوەساڵی باکر. شتێکت هەیە لەسەر کۆمەڵ دواییش پامت چیە بۆ ئەوانەیە کە تا ئێستا بڕیانە یاخود بایکۆت دەکەن ماوەسا ئەوانەی بایکۆتەکەن بزانەوە هەلایەن بۆ دروست بوو لە دەستێدەن ینی بێلایەن بوون لە نێوان ستەمکار و ستەم لێکراو نابێ نازانم لە هیچ قاموسێکا جێگەی نابێت لانی کەم کە بێلایەنە بێلایەن بێ لە شەڕ نەکە شەڕەکە جێبێڵێ بۆ بەڵام بێت پشگیرم کە بە ئەوەندە پشگیرم کا من شەڕەکەی بۆکە من گیانی خۆم خسۆتەولاوە من شەڕەکەی بۆکەم بەزەو بتوانێت پشگیریم بکە وە چاکیش مەناسن ئەوانەی کە بایکۆتەکەن چاکیش مەناسن چ سەرێشەیەک بووم بۆ دەسەڵات لە بەغدا سەمارەت بەو تۆمەتانەی کە ئاڕاستەی کۆمەڵ و جەنابی مامۆستایان کردووە ئەوە چاومانەکەوێ بە یەک لە بەغدا چاومانەکەوێ بە یەک ڕەشەیەەکە با چاک لێم تێگەن چاومانەکەوێ بە یەک لە مەلەفی زۆر حازر کردووە هەر ئەوەندە ئەڵێم چاومانەکەوێ بە یەک لە بەغدا کا حەکی مامۆسا چی وت لەسەر ئەو پەلاماران هەرەوەنە وتی ئەم پارەی میراتی باوکتان نییە قسەکەی زۆر ڕاستە لە هەرێمی کوردستانە نە یاسای بودجە هەیە نە خەزیێنەی گشتی هەیە نە داهاتی گشتی دیارە نە پەرلەمانت هەیە و ڕقابەی داهاتکە یعنی ئەم پارەیە یەک لەسەر چواری پارەی دزراوی میلەتە کە هێندێک پرۆژێ بچوو بچووکی بێکەن و موچە کە گەورەترین ئەرکی حکومەتە لە بیری براوە کاتی خۆ بەراسچوونێکمان کە لەگەڵ ئەندازیارێک هەموو کوردستان پێویستی بەدە میلیارد دلار هەموو ڕێگاوبانەکان ینی ئەگەر هەمووی بکرێتە دو سایت کەچی 20 میلیاری موچیان خواردووە کاک حەکیم لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە تەنها داهاتی ئیبراهیم خەلیل تەرخان بکرایە بۆ شەقام و ڕێگاوبان هیچ کێشێک لە کوردستانە نەیەما بە ناوی شەقاوم و ڕێگاوبان بە تەنها داهاتی تەوێڵە کە مانگانە نزیکەی 2 تا 3 میلیارد دینارە تەرخان بکرێ بۆ پارێزگای هەڵەبجە لە هەڵەبجە یەک شەقام و ڕێگاوبان نامێنێ بچووکترین تاسە و بهینەی کەم کورتی تیاابێ بابەت پارەکە ئەدزرێ پاسی هەڵەبجەش کاتی خۆی کەس بوو ئیشت بۆ پارێزگا بوون هەڵەبجە تا من لە هەڵەبجە تا من لە پەرلەمانە ناوی هەڵەبجە وەک پارێزگا نووسراوە هەموو بەبێ بێتە پارێزگا بەبێ ئەوەی بێتە پارێزگا هەموو ساڵێکیش پارەم بۆ تەرخان کردووە لە بوجێ خارجی بوجە باش لە خارجی نەک بۆ هەڵەبجە بۆ سموت بۆ ناحەی ڕزگاری بۆ کەلار بۆ کفری بۆ سەیسایق بە هاوکاری هاوڕێکانم تەنی من ئیشی تەنهام نەکردووە قسەیەکت مابێ قسەیەکم ماوەوتم ئەو پارەی لە هەرێمە ئیزافەیەک بۆ قسەکەی جەنابی مامۆسا میراتی بابی کەس نییە و مارەی دایکی کەس نییە پارەی ئەو میلەتەیە قسەیەکت مامۆسا زۆر سپاسان دەکەم پێمان خۆش و توێژەکەمان درێژکە بەس کاتەکەمان هەرەوەندە بۆ سپاسان دەکەین ماندومانکردن زۆر سپاس دەکەین مامۆستا مەرگوفی و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید توێ سەرکەوتنان بۆ دەخوازم بە وڵاتان سپاس و بینەرانی بەڕێز سەری سەعات لەگەڵمان بینەوە بەرنامەی ترمان دەبێت دوعای خێر بۆ من و هیوای سەرکەوتن بۆ زەحمەت ئینشاءالله من کاندیدیم کاندیدی داهاتوو لیستەکەمان چاوەڕانی پشگیری خەڵکە کاندیدی داهاتوو سپاسان دەکەین زۆر سپاس و بینەرانی بەڕێز خواتان سپاس بۆ کاران